دوای کرانەوەی تورکیا بەڕووی دیموکراتیدا کەناڵی ئاسمانی تەرەتە 6 لە ساڵی 2008 دا وەک یەکەم کەناڵی فەرمی حکومی دەستی بە پەخش کرد. و دەبێت لە ئانی کوردیش بە بڕوای ڕۆژنامەنووسێکی هەرێمی کوردستان بوونی کەناڵی تەرەتە 6 کە لە ئێستادا بە زاراوەی کرمانجی و سۆرانی و زازا پەخش دەکات لە تورکیادا زۆر گرنگە و خزمەت بە زمانی کوردی دەکات. هونەرمزوری ڕۆژنامەنووس و چالەکوانی مەدەنی وتی سەرەڕای هەموو هەڵەوکەم و کورتیەکان تەرەتە 6 شۆڕشێکی بۆ زمانی کوردی لە تورکیا دەست پێ کرد. پاڵپشتی نییە لەلایەن کوردەکانە بوو ئەو کەناڵە هەم لەلایەن کوردەکان سیاسی و هەم لەلایەن نووسەر و ڕۆژنامەنووس و چینە ڕۆشنبیرەکانی تورکیایی کوردەکان هاوکاری نییە کە دەبینم هاوکاری نییە بوو ئەو تەلەڤیزیۆنە و بە جوورێکی تر سەیری دەکرێت بەڵام من پێم وایە کە وجودی تەرەتە 6 لە تورکیا زۆر گرنگە چونکە زۆربەی خەڵکی کورد لە تورکیا تا ئێستا کوردی نازانن تا ئێستا ئاگاداری هەواڵی کوردی نین. تەرەتە 6 لە کەناڵێکەوە بۆی هاتووە کە پێویستە ئیحتیمامی پێ بدرێ گرنگی پێ بدرێ هەرچەند لە ڕووی زمانیوانیەوە زۆر قسەشمان لەسەر کرد لەلایەن بەڕێوەبەرانی ئەم تەلەڤیزیۆنەوە کە لە ڕووی زمانەوە تا ئێستا ماویەتی بەڵام لەگەڵ سەرەتادا فەرقی هەیە. ئەمە نیازێکی باشە ئەمە نیازێکی زۆر باش بوو بۆ کرانەوەی دیموکراسی بۆ ناوهێنانی کورد بۆ ناوهێنانی هەرێمی کوردستان لە تەرەتە 6 دانانە بەوەی کە کورد هەیە و کێشەی کورد هەیە و ئەبێ لە ئایندەدا شتی تریش بۆ کورد بکرێتن لە هەرێمی سەبارەت بە پێگەی هەرێمی کوردستان لە قۆناغی چارەسەری تورکیادا هونەرمزوری وتی دەسەڵاتداران و هاوڵاتیانی هەرێمی کوردستان لە نزیکەوە چاودێری پێشهاتەکانی تورکیا دەکەن. پرۆسەی ئاشتی دیموکراسی لە تورکیا پەیوەندی ڕاستە و خۆشی بە هەرێمی کوردستانەوە هەیە چەند لێرە پرۆسەی دیموکراسی کراوەتر بێ بۆ هەرێمی کوردستان ئەوەندە پەیوەندی زیاتر خۆش دەبێ. ڕۆژانە گوڤارێک هەیە بە ناوی تورکیا ناسی متابعەی کرانەوەی تورکیا دەکاتن و نووسەرەکان ڕۆژنامەنووسەکان هەمیشە چاودێرن لەسەر هەنگاوەکان نەوعیان زۆر هەندێکیان ئالۆزە بۆ نمونە ئەم نامەی عەبدوڵڵا ئۆجەلان و کرانەوەی دیموکراسی و ئەو پەیامەی پەکەکە بەڵام بەداخەوە دوای ئەوە قەندیل بردومان کرا ئەمە تۆزێک نیگەرانی لای هەرێمی کوردستان دروست کرد و تۆزێک ئیحراجی لە لای هەرێمی کوردستان دروست کرد کە هەرێمی کوردستان هەمیشە پاڵپشتی کرانەوەیە هەمیشە دژی چەکە هەمیشە لەگەڵ ئاشتیە هەمیشە لەگەڵ چارەسەرکردنی کێشەکان بە دیالۆگە و ئێمە لە هەرێمی کوردستان چاوەڕێی زۆر هەنگاوی گەورەترین لەوە و دەبێت لە ئانی کوردیش بێتە پێشەوە ئەوە دیالۆگ قبول بکە و تۆزێک واز لە چەک بێنێتن. ئەمەش بەڕاستی وازێنانی چەک ئەبێ تورکیاش هەنگاوی تر باوێژیتن و هەنگاوەکان متمانەی هەبێ هەنگاوەکان نیازی پاکیان هەبێتن. ڕۆژنامەنووس و چالەکوانی مەدەنی هونەرمزوری ئاڵۆزیە سیاسیەکانی هەرێمی کوردستانی بۆ پڕۆپاگەندەی هەڵبژاردنەکان گەڕاندەوە ئاماژەی بە کەم و کوڕیەکانی هەرێمی کوردستان کردووتیشی بەگشتی باودۆخی هەرێمی کوردستان لە ڕووی سیاسی و ئابووریەوە لە ئاستێکی باشدایە. ئێستا هەرێمی کوردستان گەیشتووە ئاماژان پێدا گەیشتوتە قۆناغی نەوت گەیشتوتە قۆناغی غاز و بازرگانی و هاوردە لە بینی تورکیا و هەرێمی کوردستان زۆر باشە لە ڕوو دموکراسیەوە هەرێمی کوردستان قۆناغی زۆر باشی بڕیوە 3000 ڕێکخراوی NGO و ڕۆژنامە و گۆڤار و کەناڵی ئازاد هەیە لە هەرێمی کوردستان. ئەمە ڕەنگە بە شێوەیەک لە شێوەکان ئەم ئازادیە کە بۆ کوردستان هاتووە ڕەنگە بە هەڵە وەرگیرابێتن و زۆر جار دەبێتە کێشە و غەڵەت تەعاملی لەگەڵ دەکرێت بەڵام بە شێوەیەکی گشتی هەرێمی کوردستان قۆناغی باشی بڕێوە. دیارە کێشە هەیە لە نێوان ئۆپۆزیسیۆن و دەسەڵات ئەمەش زۆر جار پرۆپاگەندەی هەڵبژاردنە و زۆر جاریش ئەوانش شتی حەقیقەت هەڵێن و دەسەڵاتیش هەنگاوی باشی هاوێشتەوە بۆ چارەسەرکردنی ئەو کێشانەی کە هەم ئۆپۆزیسیۆن باسی دەکە و هەمیش ئەوەی کە لە بەرنامەی دەسەڵاتدا هەیە لە لیستی دەسەڵاتدا هەیە بەڵام بە شێوەیەکی عام هەرێمی کوردستانی عێراق لە قۆناغی زۆر باشە کە دەتوانم بڵێم عێراقێکی جیاوازە.